بەناوی خی بەخشندەی میهرەبان ئازیزان لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بن سڵاو و ئاشتی پەروەردگارتان لەسەر بێت بەڕێزان یەکێک لە ئەم سێکتەرانێکەوە مسلمانان لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا گرنگی پێئەدەن بریتە لە تێرکردنی لانی ڕۆحی جانبی ڕۆح و دڵ و دەروون و پاکبوونەوەی دڵ و دەروون یەکێکە لەو بەرنامە پیرۆزانەی کەوە مسلمانان گرنگجێکی زۆری پێئەدەن لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەم مەبەستە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەلا ڕەسوورسیت کانیمان کردووە مامۆستای ئاینی یاخوا بەخێر بێ جەنابی مامۆستا زۆر سپاس مامۆستا خی گەورە سەلامەتتان کە دووبارە بەخێر بێ مامۆستا ئەگەر بین بە ناوڕۆشی بابەتەکە مامۆستا پەیوەندی ڕۆژوو یان پەیوەندی مانجی پیرۆزی ڕەمەزان بە ڕۆحەوە چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين بێشەشی زۆر سپاسی جەناب دەکەم کە بەرنامەکەت ڕێک خستیا خی گەورە مۆفەقتکە و پیرۆزبای مانجی ڕەمەزان لە خۆمان و تەواوی مسلمانان و جیهانی ئیسلامی و بە تایبەتیش مسلمانانی کوردستانەکەین دیارە مانجی ڕەمەزان بێگومان هەمولایەکمان نەزانین کە یەکێکە لە واجباتە گەورەکانی ئاینی ئیسلامی پیرۆز و یەکێکە لە بنەما گەورەکانی ئەو دینەمان کە پێغمبەری نازار صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا ئیشارەت و ئاماژەی پێکردێ کە فەرمیتی بوونیە الئیسلام عەلا خەمسین یەکێک لەوانە ئەو ڕۆژیە یاخود برێ ئەو مانگە پیرۆزەیە ئەو مانگە بە قەدر و گەورەیەکە خی گەورە لەسەر ئومەتی پێغمبەر و شوێنکەوتوانی پێغمبەری صلی الله عليه وسلم واجب کردیە بەدەر لە مەسەلە واجبەکەی کە هەندێک وڵەما فەرمون ئەوە شعائیری عیبادی پێ ئەگۆترێیانەوە برین عیبادەتی شعائیری کە فڕوزاتی ئیسلامە ئێمە بابەتێکی ترمان هەیە لە هەموو واجباتەکان لە نوێژ لە زەکاتدان لە ڕۆژی گرتن لە حەجکردن و ڕێوڕسمی حەجکردن پێی دەگوترێ جانیبی ڕۆحی پێی دەگوترێت جانیبی ئیمانی ڕەمەزانی پیرۆز و ئەو مانگە پیرۆزە یاخود برین بەعام ڕۆژی گرتن یەکێکە لەو مەدرسە گەورانەی کە دەکرێت ئینسانی ئیماندار و مسلمان جانیبە ڕۆحیەکەی زۆر ئیسفادەی لێ بکە یاخود برین مەدرسەیەکی گەورەی ئیمانیە مانجی ڕەمەزانی پیرۆز کە لە بۆ ئومەتی پێغمبەر صلی الله عليه وسلم خی گەورە لە لاپەڕەیەکی تەواوی قورآانی پیرۆز و لە سوورەتی بەقەرە ئیشارەتی پێداوە يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون علماء فرمون صيام وصوم فرق جیاوازیەکی هەیە صيام گشتگیرترە لە مەسەلەی سەوم لەبەر هەندێ مانجی ڕەمەزان مانگەکی گشتگیرە تەنها ناکرێت ئەتۆ بەرتەست چی بکەوە لە مەسەلەی خواردن و خواردنەوە نەخێر شتی گەورەتر هەیە لە مەسەلەی مانعکردن و خۆ قەدەغەکردن لە خواردن و خواردنەوە ئەویشیان بابەتی ئیمانی و ڕۆحیە کاتێکەوە ڕەمەزان دێت ئینسانی ئیماندار و مسلمان ئەبێ تەواو خۆی ئامادە بکە لۆ ئیسفادەکردن لەو بابەتە ڕۆحیانە لەو بابەتە ئیمانیانەی کە لە ناو مانجی ڕەمەزانی پیرۆزدا هەنە لە ناو خێر و بەرەکەت و گەورەی مانجی پیرۆزی ڕەمەزاندا هەنە کۆمەرە عیبادەتت لە ناو مانجی ڕەمەزاندا هەیە وەکو نوێژی تەراویح وەکو جەمعی مسلمانان لە مزگەوت و ینی هەندێک عیبادەتی دیکە ئەوانە هەمویان هەدەف و ئامانجە گەورەکەی ئەوەیە کە ئینسانی مسلمان لایەنە ئیمانیەکەی لایەنە ڕۆحیەکەی زیاتر ئیسفادە لێ بکات چکە وەکو ئیشارەتم پێدا کە هەندێک لەما فەرمونون بابەتی واجبی وەکو نوێژ و ڕۆژی و زەکات و حەج و سەرفترە و ئەو بابەتانە ئەوە عیبادەتی شعائرینە لە پاڵیاندا نوع عیبادەتێکی ترمان هەیە کە عیبادەتی تەعاملیە عیبادەتی تەعاملی بریتە لەوەی کە ئینسان مرۆڤ چۆن تەعامل لەگەر خۆی دەکات لەگەر نەفسی خۆی لەگەر دەوروبەری خۆی لەگەر کۆمەلگای خۆی لەگەر جیرانی خۆی لەگەر ڕەفیقی خۆی لەگەر دۆستی خۆی لە بازار مەسەلەن بنمونە لە زانکۆ لە ناوەندی خوێندن لە ڕەفاق یعنی هەموو ئەوانە پێی دەگوترێ عیبادەتی تەعاملی ڕۆژانە مانجی ڕەمەزان یەکێکە لەو مانگە گەورانەی کە دەبێ ئینسانی ئیماندار و مسلمان لەو لایەنە گەورە ئیسیفادەی لێ بکە
ناکرێت تەنها مسلمان برێکاکە وڵا ئیدیکە ئەمن خۆم لە ڕۆژی خۆم لە عفو لە خواردن و خواردنەوە ئەگرمەوە تەواو ئیدیکە نە بابەتە گەورەکە ئەوەیە وەکو ئینسان کە نوێژەکە لە ناو مزگەوتێ بەڵام ئیقامەی سەڵاتێ لە ناو نوێژێ بەڵام ئەداکەی لە دەرەوێ ڕۆژی گرتنیش لە مانجی ڕەمەزانێدا کۆمەرەك حکمت و فەلسفەی گەورەی تێدا هەیە ینی مەدرسەیەکی گەورەیە جامیعەیەکی گەورەیە لۆ ئەوەی کەوا ئینسانی ئیماندار و مسلمان لەو مەدرسە ئیمانیا کۆمەڵێک تعاملی جوان هەیە ڕفتاری جوان هەیە علاقەی جوان هەیە ئەخلاقی جوان هەیە ئەبی ئەوانە ڕنگدانەوەی هەبی لەسەر خودی ئینسانی ڕۆژی گرتنەکە ئەبێ کاریگەری خۆی هەبی لەسەر تعاملی ئینسان لەگەر هەرسو کەوتی ئینسان لەگەر مەواقیفی ئینسان لە ژیانی ڕۆژانەیدا ئەگەر هاتو ئەو ڕۆژی گرتنە کاریگەری خۆی نەبوو تەسیراتی خۆی نەبوو لەو سیفەتە جوانانەی کەوا ئینسان هەری ئەگری ڕۆژانە بێگومان ئەبێ بزانین کە خەلەلێک لە ناخی ئێمەدا هەیە خەلێلێک هەیە لەوەی کە ڕۆژەکەمان ڕەنگە وەکو پێویست نەبوو بێت چونکە خوای گەورەکە مانگێکی تەواوی لە بۆ ئێمەدانە بریتێ لە 29 ڕۆژ و 30 ڕۆژە یاخود ئەوە هەر تەنها خۆبرسیکردن و تێنوەتیکردن نییە ئەی ئەوە حەدیسی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە دەفەرمێ لە ئەخیری مانجی ڕەمەزانێدا کۆمەرێک ڕۆژی گر هەیە کە هیچی لۆ نامێنیتەوە بە دەست بەتاری مایە پووز دەرەستی تەنها برسەتی و تەنها تێنوەتیەکەی لۆ ئەمینیتەوە لۆ چکە ئیسیفادەی لەلایەنە ئیمانی و لەلایەنە ڕۆحیەکەی نەکردێ بەڕاستی لەبەر هەندێک ئەکرێ کە ئێمە وەکو مسلمان ئەو مانگە بکەینە دەرفەتێکی گەورە و فرسەتێکی گەورە لۆ ئەوەی کەوا لی فێرە زۆر شت ببین حقت مانجی ڕەمەزان ناکری ئینسانی مسلمان لی فێر نەبی مانجی ڕەمەزان ناکری ئینسانی مسلمان یعنی هەروەها بە ئاسانی تەماشای بکە نە ئەبێ ئێمەی مسلمان لە عیبادەتی عادەتیەوە تێپەڕینین بچینە قۆناغی عبودیەتی تەواو ئەو عیبادەتانە و ئەو عەبدایەتی و بەندایەتیانەی کەوا ئینسانی مسلمان لایەنە جەستەیەکەی ئەنجامەدا بەڵام لایەنە ئیمانی و ڕۆحیەکەش دەبێ ئیستیفادەی لێ بکە تەنها ئەوە نییە کەوا ئینسان مەسەلەن دەرێ وەڵا من لە مانجی ڕەمەزانێدا خواردنەوە کەم قەدەغە کردی و قورئانی خوێنی و مەسەلەن بنمونە شەو نوێژ و تەراویح و ئەو مەسائیلانەی هەیە بەڵام ئەگەر لایەنە ینی هەڵوێستە جوانەکانی تەعامولەکەی پەیڕەوکردنی ژیانی خۆی لەناو کۆمەلگادا ئەگەر گۆڕانکاری بەسەردانێت کەواتە ئەوە خەلەلێکە بەڕاستی لەبەرەوە دەکرێت یەکەمین شێت ئێمەی مسلمان یاخود برێن ڕۆژی گر لە مانجی ڕەمەزانێدا ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە لایەنە جانیبی پەروەردەیەکە و تربیەتەکەی یەکەم شت ئەوەی لێوەربگرین کەوا ئێمە لایەنە نەفسی خۆمان پەروەردە بکەین ڕاهێنانی لەسەر بکەین لۆ ئەوەی کە دائیمەن جلەوی لێ بگرینەوە نەچیتە بابە حرامەکان نەچیتە ئەو بابانەی کەوا خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی کردووەکە پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا دەفەرمێ ألا وإن لكل ملك حمى وحمى الله محارمه ئینسان دائیمەن ئەبی لە ڕەمەزانێ فێر ببی کەوا جڵەوی نەفسی خۆی بخاتە دەستی خۆی نەک خۆی بخاتە دەستی نەفسی خۆی چکە دائیمەن نەفس وا ئینە نەفسە لە ئەمارەتون بیسوء دائیمەن نەفس دەرونی ئینسانی حەزەکە کەوا صاحبەکەی بەرەو مولەزات و بەرەو خۆشیەکان و بەرەو ڕەفاهیەت و ڕابواردنەکانی دنیا ببە ڕۆژی و مانجی ڕەمەزان مەدرسەیەکی گەورەیە لۆ ئەوەی کە ئێمە مسلمان نەفسی خۆمان پەروەردە بکەین ڕاهێنانی بکەین لەسەر ئەوەی کە دوورکەوینەوە لەو شتانی کە خوا و پێغەمبەری خوا پێیان ناخۆشە شەریعەتی ئیسلام حرامیان کردیە قد أفلح من زكاها وقد خاب من دساها چێ براوێ ئەو کەسەی کە براوێ ئەو کەسەی کە تەزکیەی نەفسی خۆی ئەکا و نفسی خۆی پەروەردە ئەکا و ڕاهێنانی ئەکا لەسەر چی لەسەرگرتنەوەی لەو شتانی کەوا مەلەزاتن لە دنیاەدا ببوورە مامۆستا بڵێ جەنابەت خاڵەشی ینی تۆزە کەسیارەت وروژان ئێستا مامۆستا ینی زۆر کەس لەوانەیە ئەو پرسیارە لێرا دروست ببی ینی حەدیثیشی پێغەمبەرمان هەیە صلی الله علیه وسلم فەرمی لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا شەیاطینەکان دەبەسترێنەوە جەنابەت باست ئەوە باسی ئەوەت کرد کەەوە ئینسان دەبێت لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا تەرکیز بێخیتە سەر نفسی خۆی پەروەردە بکات یعنی لە قسەی جەنابەت وا تێگەیشتم کە نەفس لە ڕەمەزانش ئیشی خۆی ئەکا یعنی خراپی هەر ئەکا بێگومان ینی یەکێک لە کێشەکانی گەورەی ئینسانی لە خودی ئینسانی کە
علەما باسەکەن و خودی ئیمامی غەزالی ڕەحمە و ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بی باسەکە نەفسە ئەوەندەی کە لە قورئانش تەرکیز لەسەر نەفس و لەسەر زات و ناخی ئینسان کرایە کە خوای گەورە باسی کردیە مەسئلەکە نەفسە یعنی نەفس ئەگەر ئینسان جڵەوی بەردا خاوەنەکەی صاحبەکەی بەرەو ئەو شتانە ئەبا کە خوا و پێغەمبەر پێی ناخۆش صلی الله عليه وسلم بەڵام ئەگەر ئینسان توانی نەفسی خۆی بکاتە ئەو نەفسانەی کە مطمئینەیە بێگومان ئەوە کەسێکە کە یعنی ڕزابوونی خوا و پێغەمبەری خوای وەدەستێ خستیا صلی الله عليه وسلم لەبەر هەندێک ئێمە ینی ئەگەڕێمەوە سەر ئەو نقطەی کە ڕەمەزان بەڕاستی قۆناغێکی گەورەیە و هەستیاریشە و مەدرسەیەکی گەورەشە لۆ ئەوەی کەوا ئێمە نەفسی خۆمانی تێدا پەروەردە بکەین ئەگەر دقت بدەینە ئەو ئاەتەی خوای گەورە کە تازە خوێنمەوە لە ئەخیری خوای گەورە کە باسی ڕۆژێکا بیدایەت و ئەخیری ئاەتەکەی باسی تەخواکە ئەفەرمی لعلەکم تەتەقون لێرە وشەی تەقوا کە عولەما باسەکەن لەبەرچی خوای گەورە باس کردێت چکە بەڕاستی ڕۆژی گرتن ئەبی قۆناغێکی گەورەبی ساحێبەکەی و خاوەنەکەی بباتە قۆناغی تەخوا و دینداری خوای گەورە بەڕاستی لایەنە ڕۆحیەکەی ئەبی زۆر ئیسیفادەی لێ بکە تەقوا بە معنای چیە کە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی تعریفە و پێناسەیەکی زۆر جوان و شاملی کردی فەرمی الخەوف من الجەلیل ترسانە لە ذاتی خوای گەورە والعمل بالتنزيل وهروها إشكردنا بقرآن بيروز وعمل كردنا بأحكام كان قرآن بيروز والقناعة بالقليل هروها قناعة هنانا بو قسمتي لرزق الروز لو بشي خواي قورة ذات إنسان إلى دنياي والاستعداد ليوم الرحيل عفوا هروها خو آمادة كردنيشا لبو شي لبو روجي دوايو لبو جاني برزخ قيامتي إنساني کەواتە کە خوای گەورە لێرە ئیشارەتی بە تەقوادا معنای ئەوەیە یەکەمین دەرس کە لە ڕەمەزانی وەرەگیرێ مەدرسەیەکی ئیمانی و ڕوحیە ئەوەیەکەوە ئینسان محاوەلەی نەفسی خۆی بکە حاسبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا حساب و کتاب لەگەر نەفسی خۆی بکە و نەفسی خۆی پەروەردە بکە ڕاهێنانی بکە لەسەر ئەو شتانەی کەوا خوا و پێغەمبەر پێخۆشن صلی الله عليه وسلم بە نمونە کاتێکەوە ئێمە بە ڕۆژی ئەبین برسی ئەبین يعني نفس اشتهاي خواردني أكا نفس اشتهاي ملذاتي دنياي أكا بلام كاتك أتو تزلوي لي أجريوا أو نفسي خط راديني لسر برسيتي معناي أوي پرورديشي زوانك إلى رمضان ده معناي أوي يعني تنها برسيبونا كشنيا تنها تيني بونا كشنيا نا زاني تعامل كشيء كزاني بإيمانك يا أوي كبيغمبري نازار فرمي صلى الله عليه وسلم وإن شاتمك أو قاتلك فليقل إني صائم فليقل إني صائم ها أو تعامل زوانك قلت نوي نفسي خومان پروردە کردنی لەسەر ئەو ئەساسی کە ئێمە بەڕۆژینە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ نفسی خۆت بگرەوە تەنها برسیبوونی و تینێتەکە نیە نا ئەگەر لە فەرزا لە بازاری لە ڕۆیشتنێ لە سیاقەت و لە فرانە و ئەوانە شتەکەت بەدر نەبوو یانە کەسە قسەی ناشیرنی پێگوتی فليقل إني صائم معناه سيبريك كا أمن بروجيما معناه أوي من بروجيما أبي تعامل مزوان بي معناه أوي من بروجيما أبي رفتار مزوان بي زاني بأخلاقي كيف بالضبط صفة الزوانة كانت ترنج دانوي لسر ناخي توهبي لسر تعاملي توهبي لسر حلصو كوتي روجانتها بي معناه أصلي روجك أوي معناه أوي كأتو بتواني طواوي أو روجي لا حلصو كوتي تورنج بداته براستي سلام يعني براستي استا تقريبا هستم كرد لواني خللي كومالغاي استا دبيني كومالغا زور خلق هي بروجه بما مستا لكاتك دا لقلوي بروجوا تعامل شي ناشين لقر خيزاني خويك مثلا لا قصه بيغوتنا لا خطوره كردنا يعني بيني لقر من داركان يعني ابي ما مسا يعني دوور زەنابەت ئەبینی کەسێک بە ڕۆژوە لە هەمان کاتدا بینی خەریشی تەماشاکردنی فیلمێکی خراپە ینی هەستەکەم جەنابەت لەوانەیە زیاتر تەرکیزی جەنابەت لەسەر ئەم جانیب ئەخلاقی بالضبط ئەوەیە جا ئەمە ئیشکالێکەمان لە چێرەیە ئەگەر ینی بەدیقەتەوە تەماشا بکەی مشکلەکەمان لەوەیە ئێمە وەکو بیدایەت ئیشارەتم پێدا ئوستاز ئێمە وا ئەزانین کە ڕەمەزان تەنها عیبادەتەکی ینی عادەتیە تەواو ینی وەکو ئەوەی کە زۆر کەس نوێژەکە ئەرێکا کە داک و با و فران و باپیر و ئەوانە نوێژیان کردێ وەڵامیش نوێژێ یەکەم لایەنە ڕۆحیەکەی لەبەر چاو نییە ینی تەرکیزی نییە لەسەر لایەنە معنەویەکەی بەس لایەنە مادیەکەی وەرەگری
لەبەر هەندێ ینی ئەو ڕۆژە کاریگەری نییە لەسەر خاوەنەکەی لەبەر هەندێک گۆڕانکاری بەسەردانا هەیە ئەسڵن کە مانجی ڕەمەزان مانجی گۆڕانکاریە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم دیسانەوە ئەبێ لە خۆتەوە دەست پێ بکەی گۆڕانکاری لە دەرونی خۆت لە ناخی خۆت لە ئەرزوکەوتی خۆت لە تەعاملی خۆت لەگەر مار و مندارت لەگە دەور و بەرت لەگەر ئەو معاملەی ڕۆژانە ئەیکەی لە بازاری خەڵکێکمان هەیە بەداخەوە مەسەلەن ڕۆژێ بە ڕۆژیە بەڵام لە هەمان کاتیشدا لە دوکانێ خەریکی مەسائلی ینی هەندێک شتی غەش و خیانەت و فرانە و ئەوانە بێویژدانی ئەو مەسائلانەیە لە تیجارەت و بازرگانیدا کەواتە معنای ئەوەیە ئەو پیاوە ئەو شخصە ڕۆژی گیرە خۆی تێنی کردێ خۆی برسی کردیە بەڵام لە هەمان کاتیشدا ئیسفادەی لە ئەسلی ڕۆژێکی وەرنەگرتێت کە بابەتی ئەخلاقی و بابەتی ئەوەیە لەبەر هەندێ ئێمە کە بە ڕۆژی ئەبین معنای ئەوەیە کە فێری ئەمانەت ببین کە بە ڕۆژێبی معنای ئەبی احتیمام و گرنجیدان بە مەسەلەی سێت و ڕازگۆیی بکەیت دەبی خۆت دوور بخێەوە لە درۆ دەلەسا لە دووڕۆیی لە بوختانکردن لە ئیهانەکردن لە غیبەتکردن لە سیرکردنی ناموسی خەڵکی لە هەموو ئەو بابەتە خراپانەی کە خوا حرامی کردەوە شریعەتی ئیسلام حرامی کردێ بە ڕۆژی بوون معنای ئەوەیە وەکو ئەوەی کە باسم کرد کە عولەما فەرمونون محەممەد دکتۆر محەممەد علی شەنقیتی قسەی زۆر جوانی هەیە ئەرێ لە فەرق و جیاوازی بینی سیام و سەومی ئەوەیە معنای سیام ئەوەیە کە ئەتوو لە هەموو بابەتەکانی ژیانتدا بە ڕۆژی بی بەڵام معنای سەوم تەنها ئەوێ ئەتوو لە خواردن و خواردنەوە شتەشی ینی خاز بی خۆت بگیریەوە بەڵام سیامەکە ئەوەیە ئەبی هەموو هەڵس و کەوتەکانی تۆ ڕۆژی گرتنەوەکە بیگریتەوە بەڕاستی لەبەر هەندێ بەداخەوە ئێمە زۆر جار ئەبینین کە کابرا بە ڕۆژێ بەڵام گۆڕانکاری بەسەردان هاتێ ڕەمەزان تەواوبی هەمان ئەخلاق و سیفاتی پێشە ڕەمەزانەیە کەسی مانجی ڕەمەزان ئەبی ئێمەی مسلمان بکەینە مانجی گۆڕانکاری مانجی گۆڕانکاری مەدرسەیەک مەسەلەن بنمونە کە مانجی ڕەمەزان بکەینە مانجی ئیخلاسێت و دڵسۆزیێت کە ینی یەکێک لەو عیبادەتە گەورانەی کەەوە ئیخلاسەتی زۆر گەورەی تێدا جەنابیشت دەزانی مەسەلەی ڕۆژیە کە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم خوای گەورە فەرمی الصوم لي وأنا أجزي به ونيا تنها پاداشت کە دوو پاداشت دیاری نەکراینە لە شریعەتی ئیسلامدا مەسەلەی سەبرە و مەسەلەی سەومە کە پێغەمبەر باسی کردێ صلی الله عليه وسلم لەبەرچی لەبەرەوەی هەردووچیان ئیخلاسەتی تێدا تەنها ئیخلاسەت مخلصینە لەه الدینە یعنی ئینسانی مسلمان بەواسطەی ئەو ڕۆژی گرتنێ ئەبی بگەتە پایەکی پێ دەگوترێ پایەی ئیخلاسەت و دڵسۆزت لە پێناوی خوای گەورە کابرا دەتوانی خواردن و کابرا دەتوانی بێ ڕۆژی بی بەڵام لەناو خەڵکی ئەتیادێ برێکاکە ئەمن بە ڕۆژی من کەواتە ئەسلی ڕۆژی گرتنەکە ئەوێ ئیخلاسەت و دڵسۆزیەتی تێدا مەسەلەن مانجی ڕەمەزانێ بکەیە فێربوونی ئیرادەیەکی گەورە لە ژیانی خۆتدا ئێمە لە مانجی ڕەمەزان فێرە بین کە مادەم ئەتو 15 ڕۆژ ئەفۆن 15 سعات بە ڕۆژێبی 15 سعات خۆت فێری سیفاتی جوان و ئەخلاقی جوانەکەی کەواتە لە غەیری مانجی ڕەمەزانش بە هەمان شێوە ئیرادەیەکی گەورە هەبی لەوەی کە ئەو سیفەتە خراپانە هەنە لە پێش ڕەمەزانە ئێمە هەمان بووە لە ڕەمەزانێ تەرچی بکەین ینی بەڕاستی ڕەمەزان وەکو برێن ینی جگە لەوەی مەدرسەیەکی گەورەیە سەیدەلیەکی گەورەشە ئێمە لۆ ئەوی کە دەرمانەکانی عیلاجەکانی بەکار بینین لۆ ژیانی خۆمان بە تایبەت مەمسا لە ڕۆژگاری ئێستادا کە زیاتر بەداخەوە ئێستا ڕۆژگاری ئێمە زەمەنی مادیاتە زەمەنی پارە و پولە سەیرەکەی تەماشاەکەی چێ مەسەلەن کابراایکی پارەدارە جا مشکلە نییە پارەکەی لێت سەرچاوکی بەکە کۆ کردیتەوە بەدەستی هینایە ئایا سەرچاوەکەی حەڵالە یاخود حرامە بەغەش و خیانەتی وەدەستینایە مهم ئەوەیە کە پارەی هەبی ئێستا خەڵک ینی زۆربەی هەر زۆری خەڵکی ئێستا خەریکی ئەوەیە کە پارەی وەدەستبینی بەڵام لایەنە ڕۆحیەکەمان ئەمە فەرامۆشن کردیە لایەنە ڕۆحیەکەمان فەرامۆش کردیە لەبەر هەندێک ئێستا دائیمەن ئێمەی مسلمان لە زەیق و نەفس داینە لە بێقەناعەتی داینە لە مەشاکلی دەرونی داینە چکە لۆ بابەتی ڕۆحی بابەتی معنەوی ژیانی خۆمان یعنی ئێمال کردێ و فەرامۆش کردی ڕەمەزان یەکە لەو مەدرسە گەورانە یەکە لەو سەیدە لە گەورانەی دەتوانین دیسانەوە بگەڕێینەوە لە ئەوی بابەتی ڕۆحی و جانیبی ڕۆحیمان بەقووت بکەین لە ڕۆژگارێکدا کە ئێمە ژیان و هەرس و کەوت و دانیشتن و هەموو شتێکمان بوویتە مادیات بەڕاستی ڕەمەزان چەندی باسی بکەین ئێمە ینی لە گەورەی ڕەمەزان چکە خوای گەورە باسی گەورەی ڕەمەزانی کردیە هودەن للناس وبەینات من الهدى والفرقان کە مانجی نازلبوونی قورئان و قورئانیش
سەرچاوی هیدایەت و ڕێنمووی تەواوی مرۆڤایەتی و جیهان و بەشەریەتە بەڕاستی ناتوانین تەواو باسی گەورەیەکانی بکەین بەڵام ئەوەندەی ئێمە لێ ئەزانین خوای گەورە ڕەمەزانی وەکو خەڵاتێکی گەورە دایتێ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڕاستی یعنی خەڵاتێکی هەرە مەزنی ئەو ئومەتەیە لە دوای واجبی نوێژ و ئەو بابەتانە ڕەمەزانە بەڕاستی کە ئێمەی موسڵمان و ومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بتوانین ئیسفادەی لێ بکەین لە هەموو جانیبەکان حتا وەکو بەنمونە مەسەلەن مانجی ڕەمەزان تەماشا ئەەکەی کە خوای گەورە کردیتە مانجی ئینفاق و بەخشین یعنی لۆ ئەوەی کە ئەتوو وەکو مسلمانێک من وەکو ئیماندارێک وەکو مەسەلەن کەسێکی بە ڕۆژی ها بزانە تەنها ڕۆژی گرتنی بێت دیسانەوە زانی بە ڕۆحیەکەیە ئەبی خۆت وەلێ ڕابینی کە ئەتوو مسلمانێکی بەخشێنەری دائیم ئەبەخشی جاکم بیانە زۆربی بەڵام مهم ئەوێ خوای گەورە پێتەرێ مانجی ڕەمەزان و ئومەتی ئیسلام یعنی ئومەتی بەخشین ئومەتی هاوکاری ئومەتی تەعاون ئومەتی ئەو بابەتەی کە لە ناخی خۆتدا ئێش و ئازارت هەبی بەرامبەر ئەو کەسانێک کە لە مانجی ڕەمەزاندا کەم و کورتی ژیانیان هەیە لە مانجی ڕەمەزاندا نەقوستانی ژیانیان هەیە لە مانجی ڕەمەزاندا معانات و ناخۆشی مەسائلی مادیان هەیە لەبەر هەندێک ئینسانی مسلمان کە خوای گەورە وهای گەورە کردێ مانجی ڕەمەزان کە مانجی ئینفاقە ئەبێ ئێمە وەکو مسلمان نەفسی خۆمان لەوە ڕابێنین دڵ و دەروون و دەستی خۆشمان لەوە ڕابێنین کە يد العليا خير من اليد السفلى ئەو دەستێکەوە ئەبەخشی باشترە لەو دەستێکەوە نابەخشی و چنۆچی و بەخیلی یعنی بەکاردێنین لەبەر هەندێک دیسانەوە ئێمەی مسلمان ئەبێ ئاگامان لەوە بی کە مانجی ڕەمەزان مانجی ئینفاقیشە لە یاد نەکەین مانجی بەخشینە و مانجی هاوکاریە وانفقوا من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكون من الصالحين عفوا نقطة شدي كدبينين كبيغمبر صلى الله عليه وسلم لما نجي رمضان دكا عبد الله كري إمام عباس رضا ورحمة إخوان لبي دفرمي بيغمبري نازار عليه الصلاة والسلام كان أجود الناس وكان أجود ما يكون في رمضان لا نزاني بروح يكي لرمضان دا لها مكس ضلي فراوان تربوة وسخاوتي نواندي ودستي كراوة تربوة أويكا يعني زاني بي ڕۆحیەکەی نیشانی ئومەتی خۆی بدا و نیشانی ئێمە مسلمان بدا کە مانجی ڕەمەزان بەڕاستی تەنها خۆبرسیکردن و تێنیەتی و تێپەڕاندنی ئەو سعاتانە نیە بەڵکو شتەی دیکە هەیە کەوا پێی دەگوترێ جانیبی ڕۆحی و ئیمانی و جانیبی ئەخلاقی و صفاتی جوان و ئەرکانی جوان دەسەکان خۆشما مەسا بەڕێز بەڕاستی سیوادەمان لێ کردی لەسەر يعني تەوەری جەنابەت يعني وەکو ئیضافەیەک گەنجشی ینی غیرە مسلمان ڕۆژی گەیشتە من گوتی مامۆستا گوتی بەڕاستی دینی ئێوە بەڕاستی دینێکی پڕاو پڕە لە جوانی بەڵام تەعاملی مسلمانان بەداخەوە لەگەڵ نوێژ ڕۆژەکانیان ڕاستگۆنینە لەبەر هەندێک تەعاملەکە وای کردیە نمونێشی جوانتان پێشانی کۆمەلگانەدایە ینی قسە کەم 100% قبول کرد و تەزدیقم کرد بەڕاستی یعنی قسەکەی زۆر لە جێ و مامۆستا خی گەورە پاداشی جەناب بداتەوە جەنابی مامۆستا بەڕاستی استیفادەمان لێ کردی ئینشاءڵڵا خی گەورە پاداش بداتەوە دووبارە بەخێر بێ مادیمان کردی زۆر سپاس دەکەین ئینشاءڵڵا بەڵێ بەڕێزان لێرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجارشمان بە هیوای ئەوەی سوود و منفعەتمان بۆ جەنابتان هەبوو بێت و استیفادەتان لەو بەرنامەیەش کرد بێ ئینشاءڵڵا والسلام عليكم ورحمة الله وبركاته